خۆشەویستان شاخەوانی ئێستا بە چاو چەند ساڵێک پێش ئێستا لە هەرێمی کوردستان بەرەو پێشچوونی باشی بەخۆی و بینی و خۆناغی باشی بەخۆی و بڕی و کۆمەڵێک گروپ و کۆمەڵێک شاخەوانی بە ئەسمونمان هەن ئێستا سەرپەرشتی و وەکو بڵێ سەرکاری ئەواناکەن کە ئەیانەوێ خولەی شاخەوانیان هێجا خولەی شاخەوانیەکە ئەگەر بۆ وەرزش بێ یان بۆ بینینی تەبیعەت بێ کابرا حەزەکە شاخەکانی هەرێمی کوردستان ببینێ لەگەڵ سروشتا ئاشت بێتەوە لەگەڵ تەبیعەتە ئاشت بێتەوە ئەمەش هەر دروستە هەشەوەکو لایەنێکی وەرزشی ڕاستی یان تەندروستی یا تەندروستی ڕاستە هەرچەنە بەشێک لە پزیشکەکان باس لەوە دەکەن دەبێت جۆری تەمەنەکان جۆری ڕۆشتنەکان کە دوایش لەگەڵ میوانەکەمان باسیەکەین ئاگادار بن ئەژنە لەوانەیە هەندێک جار ئەم شاخەوانێ لە باتی ئەوەی سوودی تەندروستیت پێ بکێنێ لەوانەیە زەرەری هەبێ بۆ تەندروستیمان بە تایبەت بۆ ئەژنۆ و قاچ و فەقەرات و ئەمانەمان بەرحاڵ ئێمە ئەمڕۆ باس لە شاخەوانی و پێداویستیەکانی دەکەین لە وەرزی زستان و سەرمادا بە میوانداری زۆر بەڕێز سیامەند ئەحمەد شاخەوان کە بەڕێزیان لە ستودیۆ لەگەڵمان میوان و ئەزمونێکی باشی هەیە لە بابەتی شاخەوانی کاک سیامەند بەخێر زۆر سپاس با لەوە دەست پێ بکەین شاخەوانی وەکو وەرزش لی بڕوانین یان وەکو حەز و خولیایەک من حەزەکەم بێم لەگەڵ جەنابتانە بۆ شاخێک لە شاخەکانی هەرێمی کوردستان ئەم شاخە شارەزا بم ئەم تەبیعەت و ئەم سروشتە ببینم یان ئەتوانین بڵین هەردووکیانە دەست خۆش سپاس سەرتا زۆر زۆر سپاس بۆم دەرفەتەکە وێمەتەندا هەڵبەت شاخەوانی ئەماگەر لە پۆلێنیکەین بە چەند بەشێکەوە بەشێکی وەرزشی تایە باشە بۆ کە ئێمە تەندروستی خۆمانی پێ ڕێکپێکەین یاخود ئەو ماسوولکانی تیا جوڵێ لە ناو شاخەوانیە لە ئێستادا یەک بەشی تایە کە لە ناو لیژنەی ئۆڵۆمپی جیهانیە کە ئەویش مسابقاتی سەرکەوتن بەسەر دیوارە بە دیواری دەستکردەکانە ئەوە چووەتە قاڵبی وەرزشەوە لەبەرەوەی منافسی تایە بەڵام خودی شاخەوانی بۆ خۆی جۆرێکە لە ژیانکردن لە ناو سروشتە بەواتایەکی جوانتر ئاشبوونەوەی لەگە سروشتە بۆیە لە بەشیانە ناتوانین ئێمە بڵین وەرزشە چونکە تۆ جۆرێک ژیان ئەەکەی لە ناو سروشتە ئاشەبیتەوە لەگەڵ سروشتە کە ئەمە خۆی لە خۆیدا ئەبین خۆی لە خۆی بینێتەوە لە چەند بەشێکە کە ئێمە ئەگەر ئێمە پۆلێنیکی بە چەند بەشێکە ئێمە بۆ چ مەبەستێک ئەچینە شاخەوە یعنی مەبەستێکمان یەکەم مەبەستێ ماگە بچین بۆ بینینی سروشت ئاشبوونەوە لەگە سروشت و ئەو شوێنانی کە نەمان بینیوە حاڵەتێکیان پەیوەندیەکی کۆمەڵایەتی پتە و دروستەکە لە ناو هەم کۆمەڵگا و هەم ناوچەکانە تۆ بەهۆی شاخەوانیەوە ئەچیتە ناوچە جیاجاکان کەسانی نوێ و کەسانی تر ئەناسی ئەو کولتوری شارەزابی بەڵێ کولتوری ناوچەکان و بەشێک تریان هەندێک لە شاخەوانان شاخەوانی بەکارێنن بۆ بینینی سروشت و شوێنەوارەکان کە ئێمە شوێنەواری زۆر زۆر کۆنمان هەیە لە کوردستانە ئێمە ئاسانتر بەوەی شاخەوانی وتوانین بکەینە شوێنە بەرزەکان وەکو قەڵاکان وەکو شوێنەوارە مێژوویەکان وەکو میرقولی و ڕەبەنە و قەلای باوە کوڕ و یعنی زۆرێک لە قەڵاکان هەن کە لەسەر شاخن قەڵای سرۆچک و ئەمانە کە ئاشنابی بەوانە و شاخەوانیشمان هەیە خۆی یەکلا کردوێتەوە کە ئامانجی شاخە بەرزەکانە گەشتنە بەلووتکە کاک سیامەند باز لەوە بکەی لێستادا شاخەوانی تا چەندێک لە کوردستاندا بۆتە شتێکی با بڵێن باوە زۆرێک ئەم شاخەوانیەکەن و لەگەڵیشە لە چ شارێکی کوردستان زیاتر خەڵک بەدەم ئەم جۆرە لە حەزوخولیاون هەڵبەت شاخەوانی ئێمە لە سەرتاوە کە خۆشبەختانە لە 2014 بەدوا دروشمێکمان هەڵگرتووە کە بە کولتورکردنی شاخەوانی خۆشبەختانە بەهۆی جوگرافی شوێنەکان و ناوچەکانە بۆ نمونە جوگرافیا و هەڵکەوتەی منتقەی سلێمانی زۆر زۆر شیاوترە لە منتیقەی یارمەتی دەریشە بەڵێ بێگومان لە هەولێر باشترێکە لە کەرکووک باشترێکە لە ناوچە عەرەبیەکان
ئابلین ئەگەر بێت و ئێمە داتا و ئامارێک وەرگین ئەتوانین ئەوە بڵین زۆرترین شاخەوانێک لە سنووری سلێمانیە بەهۆی هەڵکەوتەی و جوگرافیای شوێنەکە. من باسیۆم کردوتم شاخەوانی ئەگەر ئاگادار نەبی لە شێوازەکانی لە تەکنیکەکانی لە ڕۆشنەکانی و لە هاتنەوە خوارەوەکەی لەوانەیە پزیشکەکان ڕێنمایی خەڵکن ئەسڵن ئەو جۆرە شاخەوانێر بەکارنێن بەڕاست ئەگەر شارەزانە بیت زەرەرە گەێنی بە تەندروستی و لاشە و جسمی خۆت بە تایبەتی ئەژنۆکانمان قاچمان بێگومان لە یەکەم هەنگاوتەوە شۆ شاخەوانی ئەگەر بێت شاخەوانی بکەیت بە فترێکی زەمەنی زۆر زۆر کەم ئەژنۆکانت لە کارەکەوێ شاخەوانی ڕاستەقینای بێ هەنگاو بە هەنگاو بڕۆی بە شێوازێکی تەندروست هەنگاوەکانت دەست پێ بکەیت بە هەنگاوەکان چۆنن بۆەوەی ئێمە جاستەیەکی باشمان هەبێ و بتوانین ئەو شاخەی کە هەڵی ئەبژێرین هەنگاو بە هەنگاو پلە بە پلە ئێمە ناتوانین کەسێک هەڵبەت ئێستا کولتورێک کە من خۆم لەگەڵی نیم لە ناو شاخەوانانە گەشت ئیعلانەکەن کام کولتورە کولتورێکی غەڵەتە نابێ شاخەوانی ئیعلان کرێ تاوانی تۆ چییە کە بەهۆی ئیعلانەکەی من و هاتووی بانیز و خۆت لە خەوف کردو و هاتوویتەتە گەشتەکەمەوە لە کاتێکە ئەمە گەشتەکەمان بۆ نمونە بۆ پیرەمەگرونە یعنی بەو بانیە کە لە خۆت کردو یعنی ئەمە هەڵەیەکی باوە کە تا ئێستاش بەردەوامە بۆی خەڵک بێنە ناو سروشتەوە لە ڕێی ڕیکلامەوە کەسەکان دێن ئەوە یەکێک کە هۆکارێکە بۆ ئەوەی کە ئێمە ئەو کەسانی کە دێنە شاخەوە یا شاخیان لە بەرچاو ئەکەوێ یاخود تەندروستیان تێکەچێ بەڵام ئەگەر بێت و ئێمە کار لەسەر بە زانستیکردنی شاخەوانی بکەین ئێمە بین ئەو کەسانی کە دێنە شاخە و ئەیانەوێ ببنە شاخەوان یا ئەیانەوێ بێنە دەرەوە ئاژ بنەوە لەگە سروشتا هەنگاو بە هەنگاو لە یەکەم هەنگاوبوونی پێڵاوێکی باش و بەردەوام لە بەرشێوازێکی هێواش سەرکەوتن و زایدن بە دابەزینێکی هێواش بۆی ئەژنۆکانمان پارێزراو بێ باشە کاک سیامەد ئەبێ گروپی شاخەوانی چۆن بێ باست لەو کرێسا ئەمەش بۆ بە جۆرێک لە بازرگانی بە ڕکلامکردن لە کاتێکدا ئەمە ڕەنگە وەکوت زیانی هەبێ بۆ من کە تازە ئەچمە شاخەوە هەر لە خۆمەوە بڕۆم و بەبێ ئەوەی کە پێداویستەکان ئامادە بکەم بێگومان نانی نەک زەرەرم لە ئایتر وام لێت هەر نەچمەوە بەناو سروشتیشە ئەگەر من حقیقەتێک لێرا بڵم هەرچەنە بۆ هەندێک لە گروپەکان حقیقەتەکە تاڵە ئەگەر زیانی هەبێ بۆ خەڵک بەڵێ لە بەرژەوەندیوان نییە شاخەوانی بەشێکی کراوە بە بزنس بەداخەوە لەبەرەوەی لە حقیقەتە شاخەوانی خۆی پێویستە زۆر زۆر بزنسی تیاکرێ شاخەوانی مەسەلەن لە نیپاڵە زۆربەی زۆری بەرزنشینەکان و گوندەکانی ئەوە کە گاید و با بڵێن ڕێبەری باشیان هەیە بە پارێکی خەیاڵی گایدیەکەن یا کۆڵەیەک بۆ کەسێک ئەبن بۆ شاخەوانێکە بەنە سەرەوە یا ڕێبەری کەسێککەن ئەمە بە پارایکەن بەڵام لێرە پێچەوانەیە سەرپەرشتیاری گروپەکان بۆ پارەکارەکەکەن خۆی خەتەرێکە ئەلەمەوەیە کە تووشی کارەسات و ئەوە بین منافسێکی ناتەندروست هاتووەتە ناوکای شاخەوانەوە کە زۆریە زۆرترین کەس ببیتە سروشتەوە ئەمە خۆی لە خۆیان هەنگاوێکی زۆر زۆر هەڵەیە لەوانەیە زەمینە و هەلومەرجی ژیانی شوای لێ کرد بێت کە ئەوان ئەم ڕێگەیان هەڵبژێن بەڵام لە حقیقەتە شاخەوانی وان نیە بۆیە ئەمە بەڵێ بۆیە ئەمە ناکرێت بۆ شێوەیە بکرێت ئەبێ شاخەوانی بە شێوازێکی زانست هەنگاو بە هەنگاو لە چەند کەسێک یعنی ئەگەر گروپێک بتێ شاخەوانی باشی لێپەروەردەکەی نابێت لانی کەم لە 12 کەس زیاتر بێت باش کاک سامان بینە سەر وەرزەکان و پێداویستیەکانی شاخەوانی لەوانەیە ئێستا گەر جەنابەت بڕۆی بۆ پیرەمەگرون لە مانگی حوتا لە مانگی شەشا چوزانم لە مانگی چوارە لە هاوین و بەهارا بچیت جیاوازترە هەم لە پێڵاوەکانت هەم لەو جلوبەرگی لە بەرتایە هەم لەو کەلوپەلانەی پێتە بەڵام جیاوازە تۆ ئێستا بچی یا مانگی یەک و دوو بچیوەنە ئەستا جەنابەت کۆمەڵێک پێڵاو دێناوە لەسەر مێزی پایامی ڕۆژدادناوە من حەزەکەم باسێکم لە کەلوپەلەکان بۆ بکەی جیاوازیان چێسە تۆ سێ جۆر پێڵاوت داناوە فەرقی چێم سێ جۆرە بۆ نمونە هەڵبەت ئەگەر کەسێ وتمان خۆی یەکلا کردەوە بۆ شاخەوانی باشە شاخەوانیش لە عالەمە تەنها پێوەرەکەی بە دەرەجە یەک لە وەرزی زستانە بۆ لێن ئەکرێ ینی هەڵبژاردنەکەی
دروستی شاخەوانەکە لە وەرزی زستانە بۆ لە وەرزی زستانە بۆ ئەوەی بە هەلومەرج و سروشتی ئەو شاخە مامەڵە لەگەڵ ئەو شاخەوانیە بکە ئێمە باس لە پێڵاوەکانت کەی کەشی زستان ئێمە وا بەرەو زستانە ڕۆنیەک دوو ڕۆژکە پێێنینە یەکەم ڕۆژی زستانەوە بەڵام بەداخۆ تا ئێستا کەمتر بەفر لە سنوورەکەمان باریوە ئێمە بە گوێرەی هەلومەرجی شاخەکان دەبێ خوێندنەوە بۆ گەشتە بکەین و بە گوێرەی خوێندنەوەی ئەو گەشتە ئێمە کەلوپەلەکانمان بپێچینەوە وەزایدەن پێڵاوەکان لە پێ بکەین پێڵاوەکان با بڵێن تاکپوشە تاکپوشی قورسە دوو پوشە یعنی ئەوەی کە شاخەوان بێ ئەزانێ و تا سێ پوشمان هەیە شاخەوان نیە بۆ ئێمەشی ڕوون کەرەوە بەڵێ هەڵبەت کاڵین تاکپوشی سوور باشە بۆ ئەو گەشتانە بێ کە عادەتەن بەفرێک ئەبارێ بەفرەکە نەرمە پێویست ناکە کە کرامپون ببەستی بەفرەکە ڕق نەبووە نەیبەستووە تاکپوشی سوک احتیادیە بەکارێنێمە تاکپوشی سوشی پێڵێن بەڵێ ئەمە بەفرەکە کەم باریوە ئەوە بەکارێنیت کە گێترێکە بەسی گێترەکە هەر پارێزەرێکە بۆی لە لێژی هۆرازەکان بەفر نەچێتە ناو پێڵاوەکەتەوە تاکپوشی سوک بەوە جیاکرێتەوە کە کرامپون ئەخوا بەڵام کرامپونی تەکنیکی ناخوا چونکە ئەمە تەکنیکمانەیە ئەوەی دووهەمیان تاکپوشی قورسە کە نوکەکەشی ڕقە بۆ بەفرشکاندنە کەمێک توێژاڵێک ئێمە بەفرباریەوە ئەو بەفرە بەستویەتی توێژاڵێکی ڕقی هەیە تاکپوشە سووکەکە خاسمان عەزێتە یان نوکی پێکانمان کە بۆ شکاندنی ئەو بەفرە بەڵام تاکپوشی قورس هەم ئەو توێژاڵە بەفری زیاتر پێش شێوش گوێ پێی خۆت ئەەکەیتەوە هەمیش کرامپون ئەخوا کرامپون ئەوەیە کە پێمە هەلومەرجی بەرنامەکە لەوانێوانە خوازێ تاقیکەینەوە بۆ ئەوەی کە ئەو کرامپونەی لێ بەسرێ هەم وەکو تەکنیکیش بەکار بێ شوێنێک کە سەهۆڵە حتا قاچش ناچێتە ناوە بتوانانی تۆ نوکە پێت بدەیت لەو سەهۆڵە سەلامەت بی پارێزراو بی تا دوو پوشەکەش بۆ شاخە بەرزەکانە یعنی بۆ بەرنمەیەکی ئەوەیە حتمما شەومانەوەی تیا بێت یعنی تۆ ئەگەر ئەمە بەریش تاکپوشێکی سوک بەری بۆ شەومانەوە حتمما گەشتەکەت ناتەندروستە بێ مرتاح نابی لە بەرەوەی پێڵاوەکەت ئەی بەستێ پێڵاوەکەت ساردە لە پێ ناکرێ بەڵام دوو پوشەکە ئەو پوشەش مەقسەی لە بەرگە بەرگێتر لە ناوێت یعنی پێڵاوێکی نەرمتر لە ناویەتی ئەوەکەی تەپێت کە هیچ تاسیری سارد و سەرما تاسیر ناکات سەرقاچکانە کاکسیامەت بەنسبەت جانتاکەوە یان ئەو شتانی کە تایەتی بۆم لە پێخەفەیان هیچ پێداویستێکی تری تایە؟ بەڵێ ئەو جانتای کۆڵێ کە پێچراوەتەوە ئێستا هەموو کەرەستە و کەلوپەلێکی دوو شەومانەوەی تایە دوو شەو لە شاق بمێنیتەوە کە هەر لە چیسەخە و ڕاخەر و خێمە و ئەو پۆشاکانی کە ئەمانە دانیت و پۆشاکێکی کە لەبەر ئەەکەیت و زایدەن سێتی مەطبەخ وەکو قۆری وەکو کتری و غاز و ئەو پێداویستیانی کە لەگەڵ خۆتایبی بوو ئەو دوو ڕۆژە ئاو تەرمۆزەی چاو یعنی هەموو ئەم کەرەستانە لەو جانتایە هەیە یعنی بۆیە کە ئێمە لە سەرتاوتمانە جۆرێکە لە ژیانکردن یعنی تۆ ئەوەی ئەو ماڵێکی بچووکە بە کۆڵی خۆتەوە تۆ ئەچی پێداویستی و کەلوپەلەکانی لەو شاخە ژیان ئەەکەی لە سروشتا بەنسبەت خواردنەوە ئێوە چییە بە لەگە خۆتان و شاخەوانەکان بەڕاستی ینی کاتە تۆ وزەیەکی زۆر سەرفەکەی هەل لە خۆ زیاتر برسیتە ئەگەر بە شاخا بڕۆی دڵنیامانی ئەو هەستنی برنج و شیلە و گۆشت و برژاندن و ئەم تەرتیبان ینی سەیرانێک یا خواردنی شاخەوانی جیاوازە هەڵبەت ئێمە گەر ئێماڵین ئەبێ شارەزایی پیاکەین بە زانستی کارەکەمان بکەین ئێمە گەر بێت و باسی گۆشتت کرد ئەگەر ئێمە چەند پارچە گۆشتێ بخۆین پێویستمان بە دووقات ئینێرجی و وزەیە تاکو ئەو گۆشتە هەرز کرێ لە ماعیدەمانە یعنی وەک کەواتە زەرەرمان لە خۆماندا بۆی ئەو خواردنانە ئەبین کە هەم وزەیان زۆر و کەمتر وزە سەرفەکەن وەکو بۆ نمونە خواردنە خێراکانمان هەیە لە وەکو شۆربە وەکو معکەرۆنی وانی کاربۆهیدراتن
ئێمە نابێت کەمترە بێت چۆری بەکاربێنین وەکو پەنیر و ئەم شتانی کە وزێ کاربۆیدراتیان تیا وزەیان باشە وەزایدەن وەکو چەرەساتەکان کە زۆر باشن مێوژ و خورما و کاکڵە گوێز و بادەمۆمانە هەم هەرسیان کەم و وزەیان باشە یعنی ئەو خواردنانی کە شاخەوان ئەیبات حتمما ئەبێ وزەی باشیان تیا بێ هەرسیان کەمتر بوێ زۆرەکە ئەلەویە ئەگەر بێت و کەسێک بچێت گۆشت و یا ساز ئەمە هەڵبەت بۆ جە و بۆ خۆشی ئەمانە هەیە لەناو گروپە شاخەوانەکە ئاساییە ئەو شتێکی نۆرماڵە خۆویستیە وەکو خواردن لای من ئللا مەگەر بەرنامە شاخی بەرزەکانی کەسپتیشن کە تۆ بچی چەند شەیەک بمێنیتەوە ئەوە ئیجباریەتر تۆ نابێ هەنێ خواردن بەری لەگەڵ خۆتە خواردنە قورسەکان بەڵام کە تۆ بۆ گەشت و خۆشی بۆ سەیران چیتە شاخێنزمەوە ئەوە خواردنەکە خۆویستیە من ئەو داری کە بەدەست شاخەوانەوەیە بەڵێ هەیە دوانە هەیە دانەیەکی پێەیە جارە هەر گرنگە ئینسان ئێمەگە باو باپیرانمان سێکردان شوانێکیش دارێک هەڵەگرێکە ئەڕوا بۆ شاخێکوانە بەڕاست ئەمە یارمەتی شاخەوانەکە ئەدا ضرورە جۆرەکەی چی بێ باشە هەڵبەتەوە باتومە ئەم باتومە یەکێ لە یاساکان ئەبێ گەورە و بچووک کرێت با بڵێن میزانی لەسەرە درێژەکرێ و کورتەکرێتەوە بەهۆی هەڵکەوتەی شاخەکەەوە تۆ ئەبێ زانستی ئەوەت پێبێ کە سەرکەوتی کورد بێ بۆی زیاتر ئیسفادەی لێ بکەی کە دابەزی باتومەکان درێژکەیتەوە کەواتە مقیاس بێ ئەمە یەکەم خاڵێن دوو هەمیان تاک باتوممان نییە یعنی نابێ یەکدانە بەکاربێنین من زۆر بەوردی زۆر جار لەسەر ئەوە دواوم ئێمە کە لە باو باپیرانمانەوە کە گۆچانیا دەرعاسان بەدەستەوە بووە بۆ ڕاگررتنی هاوسەنجی خۆیان بووە هەڵبەت ئەمەیتر لای هەمومان وازهە بۆ هاوسەنجی خۆیانە و ئەوەشی کە خاون پێداویستی تایبەتەوە بۆ هەندێ مەبەستی کە ئەو دارانە بەکاردێنێ بەڵام وەکو شاخەوان حتمما ئەگەر لە وەرزی زستانە بوو ئەبێ بێ گوڵ نابێ بەکارە گوڵی باتومی پێڵدێن ئەوە گوڵەکانی پێوەیە بە سەری باتومەکەی بۆی لە بەفر نەچەقێت ئەبێ حتمما گوڵی باتومی پێوە بێت کە بەرەو ئێمە باسی وەرزی زستانەکەین بەرەو وەرزی زستانە ڕوین بۆی کە لە دابەزینیشە حتمما لە سادە بۆ لە سەدا سی هێزی لەشت ئەچێتە سەر باتومەکە یعنی بۆی هاوکاریەکی باشە یارمەتی دەرێکی باش ئەبێ بۆ ئەژنۆکانت بۆی ئەژنۆکانت سەلامەت بۆ شاخ نابێت بێ ئەوانە بڕۆی ئەگەر شاخەوان بینە کاکسیامەند ئێوە کە ئەچنە ناو شاخەکانەوە شوێنی جیاوازە گەڕن کۆبڵک چیرۆکیش ڕەنگە لەگەڵ تاناڕووبە بە تایبەت کەوە زۆر جار هەندێک ئاژەڵی کێوی ڕزگارەکەن یان بەرکەوتتانە بێ لەگە خەڵکی ترە ئەو ڕووداوانە چینکە حەزەکەی لێرەوە باسی بکەیت بەڵێ ئێمە من خۆم چەند بەرنمەیەکم هەبووە لەسەر ئەو بابەتە کە سوودمان چییە کە شاخەوان بین یعنی یەکێ لە سوودەکانی شاخەوان بوون ئەوەیە کە ئینشاءڵڵا گەشتبینم لە ئایندەیەکی نزیکە لە ناو شارەکانیش ستافی شاخوانی بەقوت لە ناو بینابەرزەکانە کۆنتاکتیان هەوێ بۆ پاراستن و بۆ ڕەچاوکردنی هەندێک حاڵەتی نەخوازراو هەیە کە لە بینەکان ئەبێتە هۆی ئاگرکەوتنەوەیەکی کە ئەتوانین سوود لە کەڵک لە شاخەوانان وەرگرین کە بۆ ڕزگارکردنیان بۆی کە بە تەکنیکی بەکارهێنانی کەرەستەکان ئەو ئینسانانە ئەوەی کە لەوێ ڕزگاریان کرێ یاخود بۆ پاکردنەوەی بینابەرزەکان بۆ گۆڕینی ئەو شوێنانی کە دەبنە هۆی مەترسیەسا ئەمە بۆ نمونەیەکی بچووک بێن لە ناو بازاڕە دەبینی بینایەک شوشەیەک ئەگۆڕن کرێنگەکە لەویان نیوی جادەکە ئەگرێت و تەنهایەک تەبەق شوشەیەک گۆڕێت دەکرێت بە کۆنتاکتێکە بێت لەگەڵ شاخانە بە ئەزمونونەکانە ئەوە بە کولفەیەکی کەمتر و بە ئەوە بەبێوی ڕێ لە هیچ پیادە ڕەویەک بگرێت و کارەکە جێبەجێ بکەوە لە ڕووی سروشتیشەوە ئێمە خۆمان چەندین چالاکیمان هەبوو ینی بەدەیان چالاکیمان هەبووە کە لە وەرزی پاییز و بێت لەوە ڕیە ئەو بزن و ئاژەڵە ماڵیانەی کە ڕووەکەنە شاخەکان بۆ لەوە ڕوو بۆ لە تاو برسێتی خۆیان ئەخزێنە کەلێن و شوێنە ئاسیەکان و کە ئاسی ئەبن دوایی ئەوەی کە دا ئەبەزن بۆی سێرەکەن دوای بربەستێکە ئێمە زۆر جار ڕوبەڕووی ئەم کارە بوو داوای ئەو کارەمان لێکراوە کە چەندین شەو ماونەتەوە لەو شاخە کە بێزمانێکە ناتوانێت سەرکەوێ ناتوانێت دابەزێ یاگەر خۆشی هەڵدا حتمما مردارە بێتەوە ئێمە چەندین جار وەکو شاخەوان
سوودمان بەو کەسانە یاخود ساحب ماڵیاتیانە گەیاندووە کە ماڵیاتیان لەو شاخانە گیری خواردووە و کە زیاد لە پێویست دڵخۆش بوون، یعنی ئەمە سوودێکی زۆر گەورە بووە. خۆش بێم بابەتە چەند لەسەری قسە بکەین هێشتاکەمە وستمان وەکۆڵە تیشکێکی بخینە سەر زۆر بەڕێز کاکسیان مەندەحمەد شاخەوان سواز بۆی لەم تەوەرە لەگەڵ